جاکەینەوە لە چی؟ لە کار دەتوانین بۆ ئەو ئەلس و کەوتە ئاکاریە بەکاری بێنین کە ئاکاری لێ دەکەوێتەوە، ئەوەی کە ئەخلاقیە. بەڵام ئیش بخەینە ناو کێوە؟ ناو پیشەوە. ئەو کاتە وەسایلەکانی ئیش لە وەسایلەکانی کار جیاوازن. ئەو کاتە کار دەبێتە چی؟ کارێکی ئاکاری ئەخلاقی. ئەمە دەکرێت ینی وشەکان لەوانەیە دقیق نەبمتیایە، دەکرێت بە هەر جۆرێک وشەکان ئێمە لێرە بە موقەت بە کاتی بەکاردێنین بۆ ئەوەی هەندێشت دەیە لە یەکی جیاکەینەوە تێکەڵ نەبێت، بۆ ئەوەی ئەوەی پیشەیە جیایکەینەوە لەوەی کە ئاکاریە. جا لێرەوە ئێمە ئەسبابەکانی وەدیهاتنی ئیشمان هەیە کە ڕەبتی بە چیەوە هەیە؟ ڕەبتی بە منتیقا پیشەیەکە ئێمەوە هەیە، ڕەبتی بە گوزەرانی ئێمەوە هەیە، نەک ژیانی ئێمە. ئەوی تریان کە کارە، کاری چاکە، کاری چاکە، ئەمە دەکەوێتە منتیقەی ژیانەوە. یعنی خۆی ژیان کاتێک کە تۆ دەکەویتە ناو ئیشەوە، لە ڕاستیە تۆ دەکەویتە دۆخێکی ئامێریەوە. لەوێ چیت؟ یعنی کەسێک لە ناو معمەلێکا کە ئیش دەکا لەگەڵ جیهازێک لە ناو معمەلێکا ئیش دەکا جیاوازیان نییە، هەردووکیان لە ناو چیان؟ لە ناو ئیشان. و بەرهەمی ئەم ئیشە ئەوەی کە لێی دەکەوێتەوە، ئەوەی لەم ئیشە دەکەوێتەوە بەرهەمەکەیە کە لەو ئیشە دەکەوێتەوە، و ئەو بەرهەمە دەبێتە مڵک. بەڵام لە کار مڵک ناکەوێتەوە. ئەوەی لە کارە وەدیدێبوونی ئینسانە، لە کارە بوونی ئینسان، یعنی ئینسانی بوونی ئینسان دێتە ئاراوە، وەدی دێ، وای لێ دێ کە ئێمە چی بکەین؟ بتوانین بیبینین. و وای لێ دێ کە ئەم ئینسانی بوونەی ئەم ئینسانە لەوانەیە لە شوێنێکا وا بکە شتانێکی زۆر هەیە یەک دنیا هاوکێشە پێچەوانە بکاتەوە. یەک کردەی ئاکاری دەتوانێت دنیا هەڵگێڕێتەوە، شتەکان هەمووی هەڵگێڕێتەوە. هەر نمونەی ئەوەی قازی کە دەگەڕێتەوە بۆ دەچێت پەتی سێدارەکە خۆی دەچێت، ئەمە بوونی ئەمری پێدەکا. لێرە هاوکێشەکان هەمووی هەڵدەگەڕێنەوە. یعنی شتێک ڕوو دەدا کە چاوەڕێ نەکراوە. لەبەرەوە ئەوەی ئاکاریە، یعنی ئەوەی لە کارێک دەکەوێتەوە شتێکە، ئەوەش لە پیشەیەک دەکەوێتەوە، لە ئیش دەکەوێتەوە شتێکی ترە. ئەوەی سەر بە ئاکارە لە منتیقەی ئاکارە وەدی دێتە بوون، لەگەڵ ئەوەی کە لە منتیقەی پیشە بەرهەم دێت، ئەمەیان بەرهەم دێت، ئەمەیان وەدی دێت. ئەمەیان لە ناو بوونایە، ئەوەیان لە ناو کردنایە. ئیش دەکرێ، ئەمیتریان دەکرێ ناوی بنین کار لەوانەیە نزیکتر بێ لەوەی کە ئێمە ناو لەم جۆرە لە ئەلسوکەوت بنین کە ئەلسوکەوتێکی ئاکاریە. بۆیە لە سەر دەکەن بە هونەر، بە ئەوەی کە لە هونەرمەندێک دەکەوێتەوە دەوترێت کاری هونەری، ناوترێ ئیش. یعنی هونەرمەند ئیش ناکە، هونەرمەند لە ناو چیایە؟ لە ناو کارایە. هەر ئەوەشە ئەو بەرهەمە هونەریە کە لەو دەکەوێتەوە ناکرێتە مڵک، ناکرێتە مڵک، هی ناچێتە ناو بازارەوە. جارێک لەگەڵ هاوڕەکان چوو بینە سەر بەرزاییەکان، یەکێک لە هاوڕەکان ئاوا سێرێکی خوارەوەی کرد و ئەرزەکان هەمووی دابەش کرابوون، دیار بوو لەسەرەوە. وتی خوال لەسەرەوە گاڵتە بە ئێمە دەگا کە ئێمە بۆچی ئەم ئەرزانەمان دابەش کردووە. من بیرم لە شتێکی تر کردەوە، هەستم کرد ئەم کابرا ئێستا بچیتە ناو ئەرزەکەی، لەبەرەوەی جای کردوێتەوە بۆتە مڵکیە و دەتوانێت دەرت کا.
بەڵام ئەو کابرایە ناتوانێت بێ بڵێ ئەو خۆشیە ئستاتیکیەی جوانیەی کە ئێمە لەسەر شاخەکەوە لەو سەوزاییە دەمانبینی کە لەناو عەرزەکەی ئەو هەموو عەرزەکانی ترا هەیە ئەم جوانیە کەس دەتوانێت بێ بڵێ وەڵی پارەم بدەرێ هی یەقی ئەوەی کە تۆ ئەو جوانیت لەو ئێنە بینیوە لە عەرزەکە بینیوە و ئەو جوانیە لەو پارچە عەرزانێ هەر کۆی ئەو فەزایی کە ساز دەبێت لەو لەحزا ئەو جوانیە دێنێتە ئاراوە وە کاتێک تۆ ئەو جوانیە دەبینی خۆشیەکی ئەوەی ئەو خۆشیە ئستاتیکیە ئەس پێ دەکەی چێش نا خۆشی چێش ئیرۆتیکیە بەس خۆشی ئستاتیکیە خۆشی هی دڵە خۆشیەک تۆ وەردەگری لەمە بەڵام ئەم خۆشیە چی نییە لە مڵک وەرناگیرێ یعنی لەوە وەردەگیرێ کە لە ناو مڵکەکە چییە نامڵکە لەوەی کە شتێکە کە خاوەنی مڵکەکە نەیتوانی وەچی بکە بیکە بە مڵک ئەوەی کە لە ناو مڵکە وەک نامڵک دەمێنێتەوە ناکرێتە مڵک ئەوە کەس ناتوانێ خاوەنداریەتی بکەوە کەسیش ناتوانێ محاسەبەی کەس بکات لەسەر ئەوە طبعاً وێنەیەکی کارێکی هونەری هەر وەک تەبیعە کارێکی ئاکاریە یعنی دەکەوێتە ناو ئاکارەوە لەبەرەوە کاتێک کە ئەم کەسە لە ڕوحی خۆیەوە ئەم وێنەیە دێنێتە دەرێ ئێمە سەیری دەکەین و هەست بە جوانیەکەی دەکەین ئەم هەست بە جوانیکردنە ناکەوێتە ناو مڵکەوە وە کارە هونەریەکەش مڵک نییە بەمان تەنانەت ئەگەر لە ڕووی ئاکاریەوە سەیریکەین ئەم کەسە بۆی نییە ئەو کارە هونەریە بفرۆشیە دەتوانێت بە هەدیەیکە بەڵام ناتوانێت چی بکە بیخاتە یەکسەر بیکاتە شتێکی پیشەیی چونکە ئەمە شتێکی پیشەیی نییە ئەی چۆن پیشەیی دەبێتەوە کاتێک کە کەسێک هاتەوە تەقلیدی ئەم وێنەیە کرد و وێنەکەی هات وێنەکێش بوو وێنەکێشی لێرە دەبێتە چی شتێکی پیشەیی کۆپی ئەوەی کردەوە ئەم کۆپیانە هی ئەوەن کە بفرۆشێن بۆچی چونکە دەکەونە ناو گیانە تەکنیکی و پیشەیەکەوە لەبەرەوە ئەم دوو گیانە چین دوو گیانی جیاوازن و وەسیلەکانیشیان جیاوازن ئێستا ئەو وەسیلەیەی ئەو هۆکارەی کە بەدەست ئەم کەسەوە وێنە کێشەوەیە نەکو نەرمەندەکە ئەوەی کە تەنها دەتوانێت وەکو کامێرایەک وێنەی شتێک چی بکە بگرێتەوە دەکرێت ئەمە ناوی بنین وێنەگر ئەوانەی کە تەقلیدی وێنەیەک دەکەنەوە ئەمانە وێنەگرن بۆچی چونکە لە کارەکەیانە چی نییە خۆیان بوونی نییە ئەوان بوونیان لە ناو کارەکەیانە نییە بەڵام ئەو هونەرمەندەی کە ئەو وێنەی لە ناو ڕوحیایە دێتە دەرەوە لە ناو ڕەنگەکانە بەرجەستە دەبێت ئەمە پرۆسەی خوڵقاندنە ئەمە خەڵقە و ئەم وێنەیە کە دێتە دەرێ ئەم وێنەیە کەس لە کەسان نییە بێتە دەرێ تەنها لەما هەیە ئەم وێنە لەبەرەوە کاتێک کەسێک دێ ئەمە ئین دەکات وەکەوەیە کەسێک ڕێک وێنەی تەبیعە بگرێت و بیبا لە بازار چی بکە بیفرۆشێ مەنزەرەی تەبیعی بگرێت و بیفرۆشێ بەڵام ئەم مەنزەرە تەبیعیە کە تۆ وەکو وێنە سەیری دەکەی شتێکی تیا نییە کە لەکوێ هەیە لە ناو تەبیعە خۆیە هەیە وە شتێکەیە ناداتێ کە لەکوێ دەداتێ تەبیعە دەداتێ بە هەمان شێوە وێنەکەش شتێکت دەداتێ وێنە ئەسڵیەکە ئەوە نادات نوسخەکەی ناداتێ کە بوو بە نوسخە ئیتر ئیمکانی چی هەیە تەداولکردن و کە تەقلیدی بوویەوە ئەو کاتە بازاریش دەبێتەوە دەچێتە ناو چیەوە